بەشێک لە هاوڵاتیان لە قەزای سۆران گربوونەوەیەکیان ساز کردووە و داوای بەشەنەوتی ئەو ساڵیان لە حکوومەتی عراقی و هەروەها ئەنجومەنی نوێنەران دەکەن بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچینە لای پامنێرمان ئازاد وەمەراوەی لە سۆرانەوە. ئازاد، سڵاو لێبێت، ئەم هاوڵاتیانە بۆچی گربوونەتەوە و جگە لە داواکردنی بەشە سوتەمەنی ئەم ساڵیان داوای چیتر دەکەن؟ بەڵێ سالار، سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە من لە قەزای سۆمانم لە دەڤەری باڵەکایەتی ئێستا. دیارە کەمپینێک لەلایەن چەند چالاکوانێکی باڵەکایەتی پێک هاتووە بۆ پێدانی نەوت بە هاوڵاتیانی دەڤەری باڵەکایەتی. دیارە باڵەکایەتی ناوچەیەکی ساردە، وازستانی ئەم ناوچەیە پێش ناوچەکانی تر دەکەوێت. لە ئێستادا بڵین بەفر لە بەشێکی زۆری ناوچە شاخاویەکانی ئەو ناوچەیە باریوەوە، تاکو ئێستا نەوتیش بە هاوڵاتیانی ئەو ناوچەیە نەدراوەوە، پێویستیان بە دابینکردنی نەوت هەیە. دیارە بۆ ئەو مەبەستە داواکاریەکیان ئاڕاستەی ئەنجومەنی نوێنەرانی عراق و ئەنجومەنی وەزیرانی عراق و هەروەها وەزارەتی نەوت کردووە بۆ ئەوەی بەهانایانەوە بێتن و نەوتیان پێ بداتن. دیارە کۆمەڵێک چالاکوان ئەو کەمپینیان پێک هێناوە بە ناوی تەواوی هاوڵاتیانی باڵەکایەتی و فشار دروست بکەن بۆ ئەوەی نەوتیان پێ بدرێتن. دیارە هاوڵاتیانێکی زۆریش لەم ناوچەیە داریان بڕیوەوە بۆتە هۆی ئەوەی کە واژینگەی ناوچەکە تێک بچێتن، بۆی ئەوان ئەو داواکاریە ڕاستەی ئەنجومەنی نوێنەرانەکەن. بۆ زانیاری زیاتری شەسمە لای ڕێکخەری کەمپینەکەەوە زانیاری زیاتر لە ئەو وەرەگرم. سڵاوت لەبێ مامۆستا کارۆخ، ئەگەر زانیاری زیاترمان پێ بدەی سەبارەت بە پێکهێنانی کەمپینەکەتان. سڵاو لێوەش. ئێمە لە قەزای چۆمان و دەوروبەری کۆمەڵێک چالاکوان هەستین وەک هەستکردن بە بەرپرسیارەتێک، هەستین بە ڕاگەیاندنی کەمپینێک. هەرچەندە ئەمە پێشتر بوو، پێش ئەحداسەکانی کەرکووک بوو، بەڵام بەهۆی ئەو ئەحداسە سەریعانە ئێمە نەماتوانی کەمپینەکە بە تەواوی ڕاگەینن. بۆیە ئیمزامان کۆ کردوێتەوە و تەقدیمی وەزارەتی نەفتی عراق و حکوومەتی مرکزی و پەرلەمانی عراق لەڕێی نوێنەرەکانمان لە پەرلەمانی عراق واتان نوێنەرەکانی کورد بەو پێی کە ئێمەش بەشێکین لە عراق و حکوومەتی عراق حکوومەتی هەڵبژێردراوی ئێمەیە، حکوومەتی هەڵبژێردراوی تەواوی پێکاتەکانی عراقە. ئەو مافەمان هەیە کە ئەو داواکاریان لێ بکەین و نەفتمان بۆ دابینکردن نەوتی سپی، چونکە ناوچەی ئێمە یەکەمین ناوچەی ساردە لە تەواوی عراق کە زستانەکەی زوو دەست پێکا و زستانەکەشی درەنگتر کۆتایی دێ. بۆیە خەڵک بۆ پڕکردنەوەی پێداویستەکان ناچار پەنایان بردوۆتە بەر بڕینی دار و سروشتی ناوچەکەیان شێواندووە. ئەوە بەلای ئێمەوە بەڕاستی جێی سەرنج و جێی نیگەرانیە. بۆیە وەک هەستکردن بە مەسئولیەت و بەم بەرپرسیارەتیە ئەم داواکاریە پێشتر ئاراستەی حکوومەتی هەرێم لە ڕێگەی قایم و پارێزگاری هەولێرەوە، بەڵام بەدەم داواکاریەکەمان نهاتن و بێهیوا بوون لیان مەعلەسەف. هەرچەندە لە ناحیە حاجۆمەران تەنها لە ناو ناحیە حاجۆمەران مرکزی حاجۆمەران نەوت تەوزیع کراوە، بەڵام هەر بەرمیلی بە 52,000 دینار. ئەمە نیگەرانێکی ترە، چونکە ئێوە بۆچی داواکاریەکەتان ئاراستەی ئەنجومەنی نوێنەرانی عراق کردو بۆ ئاراستەی حکوومەتی هەرێمتان نەکردووە؟ ئێمە وەکو پێشتر باسم کرد، ئێمە لە ڕێی قایم و لە ڕێی پارێزگاری هەولێرەوە کەوان بەشێکن لە حکوومەتی هەرێمی کوردستان، ئەوان کە نەیانتوانی دابینی نەوت بکەن بۆ خەڵکی ئێرە، ناچار ئێمە پەنامان بردوێتەوە بەر حکوومەتی دووەم کە حکوومەتی مرکزی عراقە. و ئەو داواکاریەکەشمان چوارچێوەیەکی هەیە کە بەپێی تێبینی سەرنجدان بە ئاستی بژێوی خەڵک ئەو تەوزیع بکەن بەسەر خەڵکدا، چونکە نەوت لە ناوەڕاست و خواروی عراق و پارێزیەکانی تری عراق بە سعرێکی کەمتر لە هەرێمی کوردستان تەوزیع دەکرێت. ئەمە جێی سەرنجی ئێمەیە، بەڵام بۆچی لە هەرێمی کوردستان 52,000 بەسەر خەڵک چەند بەرمیل نەوت هەیە لە دەڤەری باڵەکە؟ لە ساڵێکدا هەر خێزانێک پێویستی بە 3 بۆ 4 بەرمیل زیاتر هەیە، بەڵام ئەو ڕێژەیە کە ئێمە داوامان کردووە گوتمانە 6 بەرمیلمان بۆ دابینکەن بۆ ئەوەی بە تەواوی خەڵک لە مەعاناتی سەرما دوور بخەینەوە و تاوەکو ژینگەکەمان نەکەوێتە بەرجینۆ سایدی بڕینەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا کارۆخ. ئەم داواکاری ئەوان دەگەیەنێت؟ باڵەکاتی بکەوە لەلایەن چەند چالاکوانەوە کەمپینە ڕێکراوە بۆ داواکردنی بە پێدانی نەوت بە هاوڵاتیانی ناوچەی باڵەکایەتی. بەڵێ ئازاد وەمەراوەی پامنێری پێم لە سۆرانەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت.